ئەرمەنەکان چۆن دەوڵەتیان دروست کرد. ئەی کورد بۆ نەیتوانی ئەو کارە بکات. جیاوازی ئێمە و ئەرمەنەکان چی بوو؟ ئەوان چیان کرد و ئێمە چیمان کرد؟ سەدەی ڕابردوو سێ تاوانی گەورە دژی مرۆڤایەتی تێیدا ئەنجام درا. تاوانی یەکەم قەتڵ و عامی جووەکان بوو لەلایەن نازیەکانەوە کە بۆ هۆڵۆکۆست ناسرا و نزیکەی 5 ملیۆن جوو سووتێنران و لەناوبران. تاوانی دووەم شاڵاوێکی گەورەی سەربازی بوو لەلایەن دەوڵەتی عوسمانیەوە بۆ سەرگەلی ئەرمەن کە شانیان بە شانی کوردستانەوە بوو. لەو شاڵاوەدا کە ساڵی 1950 دەستی پێکرد 1,500,000 ئەرمەنی ڕاگوێزران و لەناوبران. تاوانی سێەم شاڵاوەکانی ئەنفال بوو لەلایەن ڕژێمی بەعسەوە بۆ سەر مرۆڤی بێچەکی کورد کە نزیکەی 182,000 مرۆڤ بە زیندوی کران بە ژێرلمی بیابانەوە. جووەکان هەرزوو کەوت نەخۆیان و دەوڵەتیان دروست کرد و قەرەبووی مادی و ڕۆحیان لە جیهان وەرگرتەوە. ئەرمەنەکانیش هەموو هەوڵی خۆیان خستە گەڕ بۆ ئەوەی بۆ جیهانی بسەلمێنن کە پاکتاوی ڕەگەزیان بەرامبەر کراوە. لەم ڕێگەیەشدا گەیشتنە سەر بەخۆیی و ساڵی 1991 دەوڵەت و کۆماری سربەخۆیان ڕاگەیاند و شاری یەریڤانیان وەک پایتەخت ناساند و جیهانیش پشتگیری لێکردن. یادێکی تایبەتیان بە جینۆسایدەکە دانا و مۆنومنتی تایبەتیان لە یارڤان بۆ چێ کرد. ئەرمەنەکان تەنها بۆەوە نەوەستان بەڵکو هەتا ئەمڕۆژ لە هەوڵدان بۆ ئەوەی کۆماری تورکیادان بەو تاوانەدا بنێ و وەک جینۆساید و قڕکردن بە جیهانی بناسێنێت. لە بەرامبەریشدا ئەرمەنەکان داوای قەرەبووی ڕووخاندنی 2700 کەنیسە و 200 خوێندنگە و کوژرانی سەر و 1 ملیۆن خێزان دەکەن. بۆ هەر ساڵێکیش بڕەپارەیەک وەک قەرەبوو دیاری کراوە کە لە ساڵی کارەساتەکەوە تا ئەمڕۆ دەگاتە 105 ملیار دۆلار کە ئەگەر بێت و تورکیا تەنیا بەڵەیەک بکات و دان بەو جینۆسایدەدا بنێت ئابوووریەکەی خاپوور دەبێت. ئەوەی کە لەم کاروانە جێماوە تەنیا کووردە کە لە بەرامبەر ئەمفالدا داوای دەوڵەت و سربەخۆیی و قەرەبووی خێزانەکان و ئازاران گوندی خاپوورکراوی نەکرد بەڵکو شەڕی پۆستی وەزارەت و بیرەنەوتی کرد و ئەنفالچیەکانی داڵدەدا. بەم کارانەشی جۆرە ئەنفالێکی ڕۆحی تری بەسەر خۆی داهێنا. کورد هیچ ڕۆژێکی دیاریکراوی بۆ ئەنفالی گشتی نییە و هەر ناوچە و شارێک بەجیا شین بۆ ئەو کارەساتە دەگێڕێت. ئەمڕۆ بەدەر لەوەی جیهان لە بەرامبەر ئەنفالدا بێدەنگە، کوردخۆشی ساڵی یەک جار بە شەرمەوە فرمێسکێک دەڕێژێت و یارای ئەوەی نییە دۆزەکە بکاتە گەورەترین چەکی سەدە و خۆی پێڕزگار بکات.